دوای ئەوەی مانگی ڕابردوو لە ڕووداوێکی هاتوچۆدا لەسەر ڕێگای ناحێ عەربەت سلێمانی و نزیک گوندی ژاڵا دوو ئۆتۆمبیلی جۆری تەکسی و بار هەڵگر بە یەکیاندا داو بووە هۆی گیان لە دەستدانی سێ سەرنشینی نێو تەکسیەکە کە بە ڕەگەز عەرەب بوون. بە سەرپەرشتی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان ئاشتەوایی نێوان خانەوادەی قوربانیەکان و شۆفێری بار هەڵگرەکە کرا. لەم ئاشتەواییە کە ئەمڕۆ ڕاگەیەنرا لە کەمپی ئاوەرەکانی عەربەت ڕاستەکەیك ئەوە بوو لە ڕووداوێکی ناخۆشە کە تەکسیە خۆی کرد بەژێر ترێلەیەکە، سێ کەسی تیا شەهید بوو و سێ کەسشی تیا بە سەختی بریندار بوو. ئەوارەی خواروی عێراقن ناوەڕاستی عێراقن هاتوون بۆ ئێرە، لێرە دەستمان کرد بە کۆششکردن دوای تەعزیەکە بۆی کە بگەێنە نەتیجەیەک و ئەم کێشەیە کۆتایی پێبێنین. سپاس بۆ خوا، من مەمنونی هەموو لایەکیانم کە سپاردیان بە ئێمە و هەستاین بە سەرپەرشتیکردنی ئاشتەواییەکە و ڕێز عەشرەتەکان هەموو کۆبوونەوە. ئەمڕۆ گەیشتنە نەتیجەیەکی زۆر باش، ئیعلانی ئەفیان کرد، هەندێک هەدیە ئەدێ بە کەس و کاری قوربانیەکان و سپاس بۆ هەموو لایەک و دەستخۆشیمان بۆ ئێوەش. گەرچی هێشتا ئاشتەوایی نێوان ماڵی قوربانیەکان و شۆفێری تەکسیەکە نەکراوە، بەڵام سەرپەرشتیارانی ئاشتەواییەکە گەشتبینن بەوەی هەردوو لا بڕوای تەواویان بە قەدەر و پێکەوە ژیان هەیە و چاوەڕوان دەکرێت بە هەمان شێوەی کۆمەڵی ئیسلامی کوردستان سەرکەوتوو بێ لە ساردکردنەوەی ئەو ئاگرەی بەهۆی ڕووداوەکەوە لە نێوان دوو هۆزی عەرەب و کووردا دروست بووە. ئەمڕۆ دانیشتن کرا لە ناو کەمپی سەرەوەی عەربەت بە ئامادەبوونی بەشێکی زۆر لە سەرۆک عەشیرەتەکانی هەردوو تەرەف لە ئێمە و لە برایانی عەرەب و بە ئامادەبوونی سەرپەرشتیاری ئیداری حکومی ئەم کەمپە دانیشتنێکی ئاشتەوایی بەڕێوە چوو. لەبەرەوەش کە بەشێک لە ئەو مردوانە بەڕاستی مناڵیان هەیە و ئەولادیان هەیە دەبێ حسابی تایبەتیان بۆ بکرێ. سواز بەخوای گەورە بە هێمنی توانرا گفتوگۆ لەم بارەوە بکرێ و سەرنجام بە سڵح کۆتایی پێبێت. ئاشتەواییەکە بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆری سەرۆک هۆزە کوردی و عەرەبیەکان ئەنجام درا و هەردوو لا جەختیان لە پێکەوە ژیان و چاندنی تۆوی خۆشەویستی و لێبوردەیی لە نێوان تاقەکانی کۆمەڵگەدا کردەوە. هەروەک هەمووان هاوڕابوون لەسەر ئەوەی لە ڕوانگەی مرۆڤایەتی و ئاینی پیرۆزی ئیسلامەوە لێبوردەیی گەورەترین و بەهێزترین هەڵوێستە و پێویستە لە پێناو تێک نەچوونی شیرازەی کۆمەڵایەتیدا هەمووان دەستی پێوە بگرن و پەرەی پێ بدەن. هەمان کات سوپاسی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامیشیان کرد کە وەک ئەرکێکی ئیسلامی مرۆڤایەتی بەم ئاشتەوایی هەستاوە و زەمینە سازی بۆ کردووە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، ناحێ عەربەت.